يا ربي خوا باشتر لدينەکەی خۆش شارەزامان کە یا ئیلاهە العالەمین یا ربی خوا بەم ئیسلامە سەربەرزت کردوین بەم ئیسلامە عیززەتمان پێ ببەخشی شکۆمەندمان کەی خوایە لە زەلیلی و ژێردەستەیی بمان پارێزی کوردستانمان هەمیشە ئاوەدان بێ هەروە پڕ لە ئەمن و ئەمان بێ یا ربی خوا دەرگای عیلم و زانیاری لەسەر ئەم وڵاتە بکرێتەوە میلەتەکەمان هۆشیار بێ بەرپرسان بە بەرپرسیارەتی خۆیان هەستن دوعاام بۆ دەکەین کەوا لەم گەندەڵی و زەلکاوی گەندەڵی خۆیان ڕزگارکەن تا فڕێ نەدراونەوە زوڵدانی مێژووە وەکو دیکتاتۆرەکان بگەڕێنەوە بۆ ڕابردوێکی خۆتان کە شۆڕژگێڕ یەکتان هەبووە کوردایەت یەکتان هەبووە بە ئاگا وەرنەوە ناو جەماوەری خۆتان ببنەوە کوڕی میلەت واز لە کورسیە شڕەکەتان بێنن یا ڕەبی خوا بەرپرسانیش بە ئاگا بێنەوە هەمومان بە خۆشبەختی لە وڵاتەدا بژین شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله یا شافی شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی کێشەکانمان چارەسەرکەی عیلم و زانیاری بە سوودمان پێ ببەخشی ئیمان لە ناو دڵەکانمان ناجێگیرکەی لە کۆیلایەتی و ژێردەستەیی و خۆسوودکردن بۆ هیچ کەسێک یا الله بمان پارێزی سەری بەرزمان لە سوزدەی نوێژانە بێ بۆ تۆ بۆ هیچ کەسێکی تر و بۆ هیچ مەخلووقێک نەوی نەکرێ آمین آمین والحمد لله رب العالمين